بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردووی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن خستە ڕوو کە بەگشتی 206 ڕووداوی هاتوچۆ لە لەسنووری بەڕێوەبەرایەتیەکەیان تۆمەرکراوە و لەو ڕێژەیەش 18 هاوڵاتی گیانیان لەدەست داوە. دەمەوێت ئاماژە بە چالاکیەکانمان بکەم لە ساڵی 2019 کە لە دوو هەڵمەتی هۆشیاری هاتوچۆ لە مانگی 4 و لە مانگی کۆتایەکانی نۆدا ئێمە چەندین چالاکیمان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە بەگشت هۆبەکان و بنکەکان بەڕێوە بردووە کە ئەمڕۆ لێرە لە هۆڵی بۆنەکانمان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە لە ڕێگەی داداشۆ هەموو ئەو چالاکیانی کە لە ساڵی ڕابردوو ئێمە ئەنجاممان داوە ئەرزمان کرد نیشانماندا لە ماوەی ساڵی ڕابردوودا لە کۆی 206 ڕووداوی هاتوچۆ 18 کەس بەداخەوە مردون 293 کەسیش بریندار بوون. بەس جگەی خۆشحاڵیە کە ئەگە بەراوردێک بکەین بە ساڵی 2018 ڕووداوەکان ڕووی لە کەمی کردووە. لە ساڵی 2018 21 کەس مردووە 303 کەس زامدار بوو بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەمەش دەتوانم بیگەڕنمەوە بۆ چالاکبوونی ئێمە لەسەر شەقامەکان کە بەردەوام ڕێنمایی دەدەینە شۆفێران بۆەوەی کە کاری ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکەینەوە. هەر لە کۆنفرانسەکەدا وتەبێژەکەی هاتوچۆی کۆیە ڕایگەیاند کارەکانی بینایی ساڵیانەی ئۆتۆمبیل 95 تەواو بووە و لایەندەیەشی نزیکدا بەڕووی شۆفێران و هاوڵاتیان دەکرێتەوە. بە خۆشحاڵیەوە ئەو بینایە 95 کارەکانی تەواو بووە. دەمەوێت ڕای بگەێنم بە خەڵکی خۆشەویستی شاری کۆیەکە لە ماوەی 4 بۆ 5 مانگی ئایندا بە تەکیدی دەرگای بیناکە دەکرێتەوە بە ڕووی خزمەتکردن بە هاوڵاتیان. باپی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆیە بەراورد بە ساڵی 2018 ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکە کەمیان کردووە و هۆکارەکەشیان بۆ چالاکی بەردەوامی ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکەیان گەڕاندەوە. کاروان نازم کەناڵی کەرکووک قەزای کۆیە.